بەڵێ بەهارە هەڵبەتە لە سنووری هەڵەبجە سێ سەرچاوەی ئاوی هەیە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوەی هاوڵاتیان. ئەویش یەکەمیان سەرچاوەی ئاوی ڕووباری سیروانە کە ڕۆژانە لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجەوە 50,000 مەتر سێجا ئاو بەرهەم دێنرێت و دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیانداوە. سەرچاوەی دووەمیش کە بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجە پشتیان پێبەستووە سەرچاوەی ئاوی زەڵمە کە ئەویش لەوێ ڕۆژانە 6,700 مەتر سێجا ئاو لە سەرچاوەی ئاوی زەڵمەوە بەرهەم دێنرێت و دەدرێت بە هاوڵاتیان و دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیانی هەڵەبجەدا. و سەرچاوەی سێمیش 44 بیری قوڵ هەیە لە هەڵەبجە، بەڵام بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجە 10 بیریان کار پێ دەکات بەهۆی هەندێک گرفتی هەم دارایی هەم گرفتی تەکنیکیەوە. لەو 10 بیرێژ 1000 مەتر سێجا ئاو بەرهەم دێنرێت و دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیانەوە تا ڕۆژانە ئاوی بەرهەماتوو لە سنووری هەڵەبجە 57,700 مەتر ئاو سێجا بەرهەم دێنرێت. ئەم ئاوە لە ئەمە لە کاتە ئاساییەکاندا، بەڵام لە ئێستادا بەهۆی وشکە ساڵی و کەمی بارانبارین و دابەزینی ئاستی ئاوی ڕووباری سیروان و کەمبوونەوەی ئاوی سەرچاوەی ڕووباری سەرچاوەی زەڵم و بیرە قوڵەکانیش ئەم بەرهەمێنانی ئاوا بە ڕێژێکی بەرچاو کەمی کردووە بۆیە بەڕێوەبەرایەتی ئاوی هەڵەبجە داوا لە هاوڵاتیان دەکات کە دەست بگرن بە ئاوەکانی ئەو ئاوەی کە بۆیان تەرخان دەکرێت و ئەو ئاوەی کە دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا ئەگەر وا بڕوات هاوڵاتیان بە هەدەری بدەن لە وەرزی هاویندا ناتوانن بەم ڕێژەیە کە ئەو بەرهەم دێنرێت و دابەش دەکرێت بەسەر هاوڵاتیاندا دابەشی بکەن و دابینی بکەن بۆ هاوڵاتیان. و سەبارەت بە زەویە کشتوکاڵەکانیش بە هەمان شێوە بەڕێوەبەرایەتی گشتی کشتوکاڵی هەڵەبجە مەترسی ئەوەی خستووەتە ڕووکە لە زەویە کشتوکاڵەکاندا بەهۆی کەمبارانی و دابەزینی ئاستی ئاوی ڕووباری سیروان مەترسێکی گەورە لە بەردەم کشتوکاڵی ناوچەکەدا هەیە. بۆ نمونە کە من ئێستا لە چەمی گوڵانم ئەم چەمەی کە منی لێم لە ماوەی ساڵانی ڕابردوودا لە وەرزەکانی تر ئاوێکی زۆری پێدا دەهات، بەڵام ئێستا دەیبینین تەنها یەکسەر ئاوی پێایە و ئاوەکە زۆر کەمی کردووە. لە خوار ئەم چەمەوەشەوە ڕێژەیەکی بەرچاو هەم لە زەراعەت هەیە هەم لە باخ و تەنانەت ئاژەڵدارەکانیش پشتیان بە ئاوی ئەم چەمە بەسبوو بۆ ئاودانی ئاژەڵەکانیان. بۆیە مەترسیەکی بەرچاو هەیە لەسەر ئاوی خواردنەوە و ئاوی ئاژەڵەکان کە ئاژەڵەکان پشتیان بم ئاوی چەموکانی و کارێزانە بەستووە بۆ ئەوەی خاوەن ئاژەڵەکانیان ئەو بدەن و هەم زەویە کشتوکاڵەکانیش مەترسێکی زۆر هەیە و تاکو ئێستاش حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەندیدارەکان لەم سنوورە پلانێکی ئۆتۆیان نەخستۆتە ڕوو بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسی وشکە ساڵەکە لەسەر هەموو چین و توێژەکان هەیە بە تایبەتی کشتوکاڵ و ئاژەڵداری و ئاوی خواردنەوەش. بەڵێ وەریا سپاس.